مامۆستا سڵاوتان لێبێت کێشەتان چی ئەمڕۆ بۆ هاتوونەتە ئێرە و گربوونەتەوە؟ سڵاوی خوا لە ئێوەش بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتانەکەین. بەڕاستی ئێمە وە گوانە بێژانی بەخشراو کە ساڵانی کە زۆر خزمەتمان بە کەرتی پەروەردە کردووە و بەڕاستی حەز دەکەین ئەو مافە بۆ ئێمەش بگردرێتەوە کە ئێمەش بتوانین بین بەگرێ بەست، چونکە بەڕاستی ئێمە دەرچووی ساڵانی 2014 بۆ پازەین، یعنی بەڕاستی ئەو مافە هەست دەکەین، یعنی نەحەقێکی تێدایە، چونکە بەڕاستی زۆر لەوانە بێژەکانی ئێستا لەوانەیە مستحق بەگرێ بەست، بەڵام ئێمەش بە حەقی خۆمانیە زانێت، چونکە دەرچووی ساڵانی کۆنین و کە ئەزانێ بۆ ماوەیەکی زۆر خۆت لەوانەیە باشتر بزانی، بۆ ماوەیەکی زۆر دەرگای دامەزراندن ڕاوەستاوە، بۆی ئێمە بە حەق خۆمان ئەزانین و کە ناومان بکرێتە ناو سیستەم و بکرێن بەگرێ بەست. ئێمە ئەو ساڵانەی کەوانە بێژ بین بەڕاستی وەکو ئەو سیستەمی ئی پەروەردە نەبوو، واتە ئێمە ئەمرمان نەبووە کە ئێستا کە دێن بۆ تەربیا بۆ وەزارەت کە پرسیاریان لێکەین ئەڵێن ئێوە ئەو ساڵانەتان بۆ حساب نییە چونکە ئەمرتان نییە. بەڕاستی ئێمەش خزمەتمان کردو، چەند ساڵێک دەواممان کردو، چەند ساڵە نەهامەتیمان بینیوە، ئێمەش بە بڕەپارێکی زۆر کەمتر کە ئێستا مەقتوع بۆ ئەوان، بەڵام بۆ ئێمە زۆر کەمتر بوو، ئێمە ڕازی بوون و کە خزمەتیشمان کردووە، بەڵام ئەڵێ ئێوە ئەمرتان نییە و حسابی ئەو ساڵانەتان بۆ ناکرێت، بەڵام ئێمە ئێستا داواکەین وەگوانە بێژانی بەخشراو کە ئەو مافە بۆ ئێمەش بگردرێتەوە، ئێمەش بین بەگرێ بەست ناونیشمان داخل بەخوای بەپێی ئەو زانیارە نافەرمیانەی کە هەن نزیکی عنی 1000 کەسە بی. وڵە هۆکارە دیاریکراوەکان جاری بۆ نمونە ئەم ساڵانەی دوای لەوانەیە زۆر مامۆستا هەبێت وانە بێژی کردبێ و ئەمریشی هەبوو بێ، بەڵام بە هەر هۆکارە بێتتر لادراوە مامۆستایەکتر خراوەتە جێگای، یانیش ئەو تا ساڵانی کۆن کە ئێمە مامۆستا میلاک ئەهاتەوە ئێمە نەمانەتوانین لەو مەکتەبە بەردەوام بین، ڕاستی ئیتر مامۆستا میلاکە هاتەوە حیسە بۆ ئێمە نامە، ئێمەش بە جێمانە هێش نەمانەتوانی بچینەوە. ئەوەی وەست.